سڵاو ئاین و ئایدۆلۆژیا چ پەیوەندێکیان بەیەکەوە هەیە؟ ئایا دەکرێت ئاین ئایدۆلۆژیا بێ یاخود ئایدۆلۆژیا بکرێ بەبەری ئایندا؟ بینەرمانە. ئەگەرچی سەرهەڵدانی ئایدۆلۆژیا گەورەکان دیاردەیەکی نوێیە و بەتایبەتی لە سەدەی 20م دەگاتە لوتکەی خۆی وەک لیبرالیزم و ئیشتراکێت و جۆرەکانی تر و دەبێت بە چوارچێوەیەکی دەقگرتوو بۆ بینینی کێشە و گرفتە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەکان، بەڵام لە دیارترین پێناسەدا دەتوانین بڵین ئایدۆلۆژیا واتە تێگەیشتێکی ساختە و ئامادەکراو. لە بەرامبەردا ئاین ڕێگێکی قوڵی هەیە لە ناو ژیانی مرۆڤ و کۆمەلگا جیاوازەکان و لە خاڵێکدا بەیەک دەکەن. واتە کاتێ یەک جۆر تێڕوانین و مەزهب بە سیاسی دەکرێت و چوارچێوەیەکی ڕق وەردەگرێت و بەسەر هەموو پێڕەوکاراندا دەسەپێنرێت، ئەوا دەتوانین بڵێین ئاینیش بە جۆرێک لە جۆرەکان دەبێت بە ئایدۆلۆژیا. مەترسی ئایدۆلۆژیا بە هەموو ڕەنگەکانی ئەوەیە کە دەرفەتەکانی ڕەخنە و نوێبوونەوە و دواتر بە خۆداچوونەوە لە ناو دەبات و دەبێت بە باوەڕێکی چەقبەست و کە عەقڵ و هۆشدا دەپۆشێت و لە جیاتی ئەوەی خۆی لەگەڵ واقعدا بگونجێنێت هەوڵ دەدات واقع بەو جۆرە ببینێت کە خۆی حەز دەکات و ئەمەش هەمیشە بە کارەسات بۆ مرۆڤ و کۆمەلگاکان کۆتایی هاتووە. پرسیار ئەوەیە ئەو ڕەوت و ڕێبازانەی لە سەدەی 20مدا لە ناو ئیسلامدا سەریان هەڵدا تا چەند بەرگێکی ئایدۆلۆژیان بەبەرداکراوە و ئەنجامەکانی چی بوون بۆ کۆمەلگا موسڵمان نشینەکان؟ ئاین لە وەحی ئیلاهیەوە هاتووە لە ئیسلامدا، بەواتای ئەم ئیمانە پانتایی ژیانی مرۆڤ ئەگرێتەوە بە تایبەتی لە لایەنی ڕوحیەوە. بەڵام ئایدۆلۆژیا ماناژی تەسکەگرێتەوە واتە لە قاڵبدانی هەموو مانا ئاینیەکان، هەموو مانا ڕەهاکان لە قاڵبێکی تەسکدا. ئایا دەکرێت ئێمە ئاین کوست بکەینەوە لە ئایدۆلۆژیایەکدا یا لە چەند قاڵبێکی تەسکدا؟ ئایا ئەمە بە هەدەردانی ڕوحی ئاین نییە و دوورخستنەوەی نییە لە پەیامە گشتێکی خۆی؟ پێت وایە ئایدۆلۆژیا چییە و ئاین چییە؟ دوای ئەوە چ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە؟ کەوان ئاین دەکرێت وەکو کللتور سەیری بکەین، دەکرێت وەکو ئایدۆلۆژیاش بەکاری بهێنین. ئەگەر وەکو ئایدۆلۆژیاکە وەرەبگرێەوەی وەکو مەسەن تۆ چاویلکەیەکە لە چاوی دەکەیت کۆمەڵێک ئەفکار و معتەقەداتە، تۆ دەتەوێت لەو ڕوانگەیەوە هەموو بوارەکان هەموو کایەکانی ژیانی تێدا ببینی. ئیتر نەکەر خودی ئاینە کە تەنانەت هونەر و زمان و ئەدەب و سیاست و هەموو بەهاکانی ژیان بەهۆی ئەم تێڕوانینەوە ببینی. بەڵام بەڵێ دەبێت بە ئایدۆلۆژیا مەسەڵەن، بەڵام وەکۆکو کللتور سەیری بکەی ئەمە بابەتێکی ترە. ئاین بەشێکە لە پێداویستی کۆمەڵگا. بۆ نمونە مەسەڵەن ئەگە سەیری بکەیت لە کورد لە سەدەکانی ڕابردووە تا ئەم دوایەش ئاینی وەکو کللتور وەرگرتە بوو. خەڵکانی بە مەسەڵەن موسڵمان بوون، بەڵام لەم دوایەدا سیرەکەی چەمشی ئایدۆلۆژیا هاتووەتە ناوی جاکە بوو بە ئایدۆلۆژیا کۆمەڵێک سڕان و شێشە دێتە ناوەوە. تەنانەت ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ئەخر خۆت ئاین بە کولی نە بۆتە ئایدۆلۆژیا یا لای کەسان و کۆمەڵانێک بۆتە ئایدۆلۆژیا. خۆی تێگەیشتنی من وایە کە جاران پێش قۆناغی هۆشیار بوونەوە با بڵێن لە سەردەمی قۆناغی با بڵێن پێش مۆدێرنیزم ئاین سەرتاپای ژیانی داگرتە بوو، تاکە مەرجع بوو بۆ تێڕوانین بۆ فکرکردنەوە. ئاین دەوری هەموو کایەکانی ژیانی گرتبووە. مەسەن بۆ نمونە لە زیاتی عەلم تەفسیری علمی بۆ خەڵک دەکرد. بۆ نمونە لە بواری کۆمەڵایەتی لە بۆ مەساگە بۆ بگرین مەلایەک لە گوندێکە ئیتر کە تەمسیل پێی ئاینی دەکرد. تەنها لە زیاتی دکتۆریش لەوانەیە نوشتە و دوعا و یان عیلازی دەنووسی. تەفسیری دیاردەی جیۆلۆژی دەکرد بۆ بوومە لەرزە چییە، مانگژیران خۆرگیران هەر ئەو تەفسیری دەکرد. حتا ئەدەبیشمان نووسراویشمان مەسەن سەیرەکەی هەمووی دین تەفسیری دەکرد. دین تاکە مەرجع بوو بۆ بیرکردنەوەی خەڵک. مەسەن سەیرەکەی لە حوزرەکانە ئەو دیوانی مەسەلەن نالی و سالم و هەتا خەیام ئاز کە زۆر قسە دەکەن لەسەر دین، لەسەر شەراب، لەسەر مەی، لەسەر عیشق.
حتا زۆرجار لەسەر شتی باڵێن دادانی کۆمەڵات قسە دەکەن لە دەرەوەی ئاین تەفسیری بۆ نەدەکات مامۆستا بام پرسیارەکە بێنمە ئەمڕۆ لە ئێستادا بە ئایدۆلۆژیا کردنی ئاین پێ بچووکردنەوەی ئاین نییە دێمە سەر ئەو حاڵەتە کە دین لە سەدەی 19 تا سەرەتای سەدەی 20میش وابوو بەڵام لەگەڵ نەمانی خلافەتی ئیسلامی عوسمانی باوڵێن ئەم مەرجعیەتە لە دەستدین نەما مەرجعیەت لە دەستدین نەما مەرجعیەت پەرد بوو کەوتە دەست مەسەلەن بۆ نەزانست کەوتە دە بواری کۆمەڵایەتی دەست یاسا دەست دەوڵات یعنی یەک مەرجعیەت نەما ئەگەر یەک مقارنە بکەین مەسەن زاران کە شۆڕشیش دەکرایان سیاسەتیش دەکرا پێشتر سیاست مەرجعیەتی لە دین وەردەگرت یا شێخ بوو یا مەلا بوو یا بزەڵت دین بوو هەتا شۆڕشەکانیش مەسەلەوانە کردیانە بەڵام ئێستا بە پێچەوانەوە دین ئەو مەرجع نەماوە بۆ نمونە مەسەن تۆ تەفسیرێکی وەکو دیاردەی کڕۆنا بە دین تەفسیر ناکەی جاران ئە تەفسیری دین دەبۆ دەکرا ڕەنگە سەبەکەی و وایەکە مەجموعە خەڵکە کەیتر فەسادیان کردووە یان گوناح بۆ یان هەر سەبەبێکی تر ئێستا تەفسیری پێتوانێت ئێستاش پیاوانی دینی هەمان تەفسیرەکەن ئەفغان نمونەیەکرد بۆ بێنمە کە کڕۆنا تازە هاتووە لە سین بوو یان یەکێک لە خەڵکی بە وزانە گەورەکانی کوردستانی ئەهلی مزگەوت تووشی کۆرۆنا نابن چونکە پاکن ویزنی کەچی یەکەم کەس کە تووشی کۆرۆنا بوو لە کوردستانە و پێیش مەلایەک خۆی عادەتەن ئەم قۆناغە فکریانە کە دەگۆڕێ ئەوە نیە لە شەو ڕۆژێکدا وەکو بۆ نمونە دەورەیەکی پەرلەمانی مەزمایەک لا بکەون و مەزمایەشکە بێت ئەمە پاشماوەی دەمینێ ڕەنگە بۆ دایان ساڵیت کەش بمینێ بەڵام مەرجعیەت لە دەست دین نەماوە ئەوەی کە ئیسلامی سیاسی دەیکا ئەمڕۆ سیرکە حتا خودی دینەکە جاران ئەگەر سیاست مەرجعیەتی لە دین وەربگردووە ئەمڕۆ خودی دینەکە مەرجعیەت لە سیاست وەرەگرێ مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک تێگەیشتنی ئیسلامی هەیە کاموو یەک سەرچاوەیە بەڵام کۆمەڵێک ئەفکارەیە بۆ هەندێکیان تونندڕەوەن هەندێکیان میانڕەوەن هەندێکیان نەرمڕەوەن باشە سیرەکەی ئەمانە تەفسیرێکی سیاسیان بۆ دەکرێت زۆرترەوەی دینی بۆ دەکرێت با پرسیارەکە چین ئەو پرسیارەکە زۆرتر یان تۆ بەم قسەی بەڕێزت پێت وایە ئایدۆلۆژیای ئیسلامی ئایدۆلۆژیایکی دنیاییە نەک دینی و تەغلیف کراوە بە دین ئەو کاتە ئەم حاڵەتە بێگومان بەڵام نەک هەر ئەمڕۆ ئەمە بە درێژایی تاریخی ئیسلامیش ئەوە هەبووە دین هەمیشە بەکار هاتووە بۆ کۆمەڵێک مەساڵحی سیاسی بۆ وەڵی تاریخی ئیسلامی بۆ ناڵی تاریخی ئینسانی مەسەلەن لە مەسیحیەت بە ئەمان شێوە لە دینە هەروانیە بەگشتی بڕاستەکەی بێگومان وابووە لە هەموو دینەکانەوە بۆ ڕەنگە بوودی کەمتر وابووێ دینی بوزیەکان بەڵام مەسیحیەکانش یەکجار زۆر بە تا سەدەی حەڤدا بەڵام ئەوانسیان کردیتر دینیان گەڕاندەوە بۆ کەنیسە و تەواو لای خۆشمان بەڵام کە دەڵێم ئیسلامی بە حکومەوەی کە مجتەمەعی کوردی ئیسلامەوە و ئەم ئایدۆلۆژیانش بە ناوی ئیسلامەوە دەکرێت لەبەرەوە مەسەلەم حاڵەتەم وت بەڵێ دین ئەم دەورە دەبینێ ئەم کاری ئەم ڕۆڵەی ژێراوە تا ئێستاش بەس مامۆستا من بۆرە لە ئێستادا با بڵێن حرەکاتی ئیسلامی سیاسی بەگشتی هەمان کە ئەڵەمی ئەم سەردەمە هەمان ئەو تەنزیماتە حیزبیە سیاسیە و هەمان ئەو منهەجە و هەمان ئەو میکانیزمە پیاداکەن کە ئەحزابی تر پیادەیەەکە وەکو تەنزیمی سیاسی کە ناوێنێ حیزب وەک چوونە پەرلەمان وەک ئەفکار ڕێکخستنی ئەو ئەفکارێک کە خۆی پێوی خۆ ئەو هەموو دینانێ بەشێک لە دینێنە کە خزمەتی ئەو ئایدۆلۆژیا بکە دەتوانێت ئەمەش ڕاست بێ بێگومان تەمان سەبەبی ئەمەش چییە با قسە لەسەر دین نەکەین بەگشتی قسە لەسەر مەسەلە ئیسلام بکەین تێگەیشتی من وایە کە ڕوئیایشی تایبەت بە خۆی نەبووە دینی ئیسلام زیان بینیش تایبەت بە خۆی نەبووە حتا لە زمانە لە تەنزیماتە مستەڵەحات و هەیکەلش تەنزیمی تایبەت بە خۆی نەهێناوە هەر لە سەردەمی دروستبوونیەوە تا دەگاتە ئەمڕۆژ لەسەر ئەم کولتورەیەشی کردووە کە لەناو کۆمەڵگادا باو بێ مەسەن بۆ نەگەم مقارنە بکە لەگەڵ فکری مەسەلەن چەپ مارکسیست سیرەکەی حتا زاراوە مەسەڵەحاتی نوێ ئەدەبیاتی خۆی دروست کرد بەڵام ئیسلام نا لە سەردەمی مەسەلەن بۆ نمونەگە تەماشای فکری ئیسلامی بکەیت هەمان ئەو حاڵەتەی کە لەناو عەسەبیەتی قەبەری عەرەبیدا و گواسوویەوە هەر درێژە پێدەری ئەمە بووە ئەم حاڵەتی ئێستاش ئەمڕۆ کە دەیبینی
دیسان خاوەنی ئەدەبیاتێک یان ڕوئیایەکی تایبەت بە خۆی نییە هەمان کلێشە و فۆرم و قاڵبی مەدارسەکانی تری وەرگرتووە بەڵام ئەتی بۆیایشی دینیە یان ناوەڕۆکەشی دینی بۆ دروست کردووە گەنە هەمان کلێشەیە شتێکی ئەزافەیەشی نەبووە ئەمەش بەهۆی ئەوەی کە هەستەکە مەسەلەن بۆ نەڕەوازی هەیە خەڵک پێویست پێێتی خەڵک مەسا هەست بە نەعەدالەتێک دەکا بە دوای زۆرێک لە ئارامیدا دەگەڕێ لە محەممەد مەهدیەک دەکا کە قوتاری بکاتنی تۆ ڕوو لەوە دەکاتەوە ئەم حاڵەتە مەسەن دەکرێت مەسەن ئەوانش سوودیان لێ وەرگتەوە بەکارێن هێناوە بۆ باشە مامەستا بم قسەی بەڕێزت کە هەر لە ئەوڵی شاو فەرمووت زۆرتر سیاسیە یعنی پێت وایە ئایدۆلۆژیای ئیسلامی ئایدۆلۆژیایکی خوایی نییە ینی نەنوێنەری دینن نەهیچ بەڵکو پێت وایە مەوابیان ئەم پرسیارە زۆر گرنگە طبعا خوا بە شریعەت و عەقیدەی ئیسلامیش خوای هەموو مرۆڤەکانە ئی مەسیحیشە ئی کافریشە ئی ئاژەڵیشە خوا پێویستی بەوە نییە کە تۆ ببی بە پۆلیس و بۆی بیپارێزی بۆی بەرگری لە خوا بکەیت درێژایی تاریخ سۆفیەشی ئیسلامی نابینەوە قسەیەشی بە سۆفیەشی مەسیحی یان دینێکی تر وتر بێت بڕە سەیری ئەدەبیاتی خواپەرستی بکە حتا لە کوردیدا لە عەرەبیدا خوا پەرستن لە دەرەوەی سنووری دینە دین لەکلەکەوانەوە خوا دەپەرسن نەک دین ئەمە دین ئەو شتێکی ترە مەسەن لە ئەدەبیاتی کوردیدا زۆربەی شاعیرەکان مەسەن نالیە مەحویە سێرەکە دەڕێ مەیخانە و بتخانە و کەعبە و دێرەك جیاوازی نییە شەراب و مەی و نازانم سیسی هەمووی بە مڵکی خوادا دەنێ دەتوانێت لە هەمویاندا مەسەلەن هەتاوەزەوە دەرچوون نییە لە سنووری دین ئەخدا ئەوەیە تۆ ئەگەر خوات بوێ بابەتێکە دین مۆزوعێکی ترە جیاوازە خوا گەورەترە مڵکی هەموو دینەکانە بەڵام کە دین دروستکراوە دین ئاتەن شەریحەیە گروپێک درستی دەکات ئامانجی دروستکردنی ئەو حاڵەتە ڕۆحانیەبی لە بینی تا خالق و مەخلوقەکەی خۆی بەڵام دواتر لەلایەن سوڵتەوە لەلایەن دەسەڵاتەوە بەکارهێنراوە بۆ نمونە مەسەن بە درێژایی تاریخ لە منطقەی ئێمەدا گەورەترین دافع بۆ شەڕ و کوشتارەکان دین بووە بە ناوی دین کراوە ئەوە دیکە بە ناویشتی تر کرابێت دین ئاسایە مەسەن ئیستیغلال دەکرێتن حەز دەکەم پێشەوەی بچمە بابەتەکە یەک پێناسی ئایدۆلۆژیان بۆ بکەیت کە ئەڵین ئایدۆلۆژیا مەبەستمان چییە؟ واتە هزگەکی دیاریکراو لە چاکچێوەیەکدا ڕێکخراو و شوناسێک بۆ کۆمەڵە کەسێک کە سەرچاوەیان ئەم ئایدیایە کە خۆیان باوەڕیان پێ هەیە ئیتر دەکرێت ئەم ئایدۆلۆژیا ئاینی بێت دەکرێت ئەم ئایدۆلۆژیا بەڵام دوجار ئایدۆلۆژیا پێناسێک یا چەند بچێک تێگەیشتنێکی سلبی ئەداتی ئێستا ئەوە بۆ بێگومان خۆی ئایدۆلۆژیا چونکە مرۆڤ لە قالب دەدا چاکچێوەیەک بۆ مرۆڤ دیاری دەکات مرۆڤ دەخاتە نێو بازنەیەکی داخراودا وا لە مرۆڤ دەکات تەنها لەم بازنەیەدا بیر بکاتەوە لەم بازنەیەدا دەرنەچێت ئیتر هەر ئایدۆلۆژیایەک بێت بە درێژایی مێژوو ئەوانەی کە خاوەن ئایدۆلۆژیا بوویان هەڵگری ئایدۆلۆژیا بوونە کەمتر توانیوانە بێوەڕای جیاواز قبولکەن هەمیشە خۆیانیان پێڕاست بۆ ئەوانی تریان پێ هەڵە بووە باشە ئایدۆلۆژی ئەتوانین بڵێن معنای عەقیدە ئەگەیەنێت بە زمانە عەرەبیەکەی یا زمانە دینیەکەی بەڵێ خۆی ڕێک وشەی عەقیدە لەگەڵ وشەی ئایدۆلۆژیا یەکسوونیان زۆرە وشەی عەقیدە هەمان مانای ئایدۆلۆژیای گەیاندووە لە نێو ئاینەکاندا بەگشتی ڕاستە لەوەی زمانێوانیەوە کە دەڵێ عەقیدە لە عوقدەوە هاتۆ لە گرێوە هاتووە بەڵام دیسان ئەمە زیاتر سلبیە بێگومان هەتا ئەمە زیاتر هەندێکە پەیوەندی بە زهنەوە هەیە نەک پەیوەندی بە قەلبەوە هەبی بۆیە کە دەڵێ عەقیدە یعنی ئەم کەسە دەکرێت دیاری بکەیت بۆیە عەقیدە هەمیشە هەمان مانای ئایدۆلۆژیای بێگومان یعنی ئەمە بیر و زهنی خۆی گرێ دەدا بە کۆمەڵە مەفهومێک یاخود بە کۆمەڵە تێکستێک کە ئامادەنیە لەو مەفهومانە دەکچێت بەڵام ئێمە دەکرێت هەتا وشەی عەقیدە وشەیەکی داهێنەگە لە نێو جیهانی ئیسلامدا بیدعەیە بێگومان چووکە لە قورئان و سوننەدا و هەتا لە قەولی سەحابە و تابعینیش وشەیەک نییە بە ناوی عەقیدە
عقیدە دواتر سەری هەڵداوە کە سەریشی هەڵداوە دائیمان بۆ مەبەستی تر بەکار هاتووە بۆ گروپ عقیدەی ئاهلی سونە و جەماعە بەڵێ یان عقیدەی شیعە بەڵێ عقیدەی مثلا ماتوریدی جگە لەوەش تۆ دەبینی ئەوانەی عقیدە دائیمان لە زیاتەوەی خەڵکەکەی کۆ کاتەوە خەڵکەی پەرت و بڵاو کردووە یعنی عقیدە بۆتە هۆی ئەوەی کە دێها گروپ دروست بێت هەر گروپێک ئیدعای عقیدەیەک بکات تایبەت بەخۆیەوە بۆ نوەکو جەنابەت ئاماژەت پێدا سونە و شیعە معتەزیلە و مرجئە هەمووی ئەمانە خۆیان لە بازنەیەکدا کۆ کردوێتەوە شێوە شیکردنەوەیەکی تایبەتیان هەبووە بۆ تێکستەکان چونکە عقیدەش لەبارەی ئوسولی دینەوەیە خوا و پێغەمبەر یەکسەرێکتیان تەکفیر کردوەش بێگومان ینی دەکرێت بڵێ عقیدە بە هەمان شێوە ینی ئەوەی هەم کاتوو واز لە چەمچی ئیمان دێنی کە دێ سەر عقیدە بێگومان کەسێک لەگەڵ عقیدەی من نەبوو واتە پێچوانەی عقیدەی من لێرەوە دەرگای تەکفیر و دەرگای گومڕاه و دەرگای مورتەدیە لێرەوە هەمووی سەرهەڵدەدات بەم پێوێ بەم تعریفەی جەناب بێت بۆ عقیدە و ئایدۆلۆژیا کەواتە عقیدەی ئیسلامی هەر ئەو ئایدۆلۆژیا بیر تەسکەیە کە لە ئێستا ئێمە باسی بێگومان هەمان مانای ئایدۆلۆژیای گەاندوو بەڵام ناتوانین بڵین 100% بەڕەهای ئەو قسەیە ناکرێت چکە ئەمە دەگەڕێتەوە بۆ تێگەیشتنی کەسەکان ڕەنگە هەندێک جار دقا و 100% هەمان مانای ئایدۆلۆژیای دابێت کە زیاتر لە هزگا فەلسەفیەکاندا کە بەکار هاتووە بۆ نمونە ئێمە باڵێن هەندێک گروپمان هەبووە ئەم گروپانە 100% وشەی عقیدیان وەکو مانای ئایدۆلۆژیا وەک خەواریج معتەزیلە وەک موزیعەکان وەک زۆر لە گروپەکانی ترکە بوونیان ئەگەر بەهات بە ئەمانە چەمچی ئیمانیان بەکارهێناوە زۆر باشتر بوو چکە عقیدە مرۆڤ دادەبڕێت لە سەرچاوە سەرچەوەسەنیەکەی خۆی یعنی عقیدە واتە وابەستە بوون بەو شیکردنەوەی کە بۆ ئەو تێکستە سەرچەکان کراوە کەسێک تێکستەکەی شی کردوتە بەڵێ ئەوان واتە وابەستانە بە شیکردنەوەی تێکستەکەی نەک بە ئەسلی باشە ئێستا بابێنە سەر ئەمڕۆ ئێستا ئاین پێتوانێت قاڵب درراوە بە تایبەتی لای ئیسلامی سەردەم ئیسلامی سیاسی زۆرتر قاڵب دراوە لە کۆمەڵێک ئایدۆلۆژیایە بێگومان ئێستا توەگەر تەماشای ئیسلامی سیاسی بکەیت هەمویان خاوەن ئایدۆلۆژیایکی دیاری کراون هەتا بانکخوازەکانیان جیاوازە کەناڵیان جیاوازە سەرکردەکانیان جیاوازە گوتاریشیان جیاوازە جلوبەرجیشیان جیاواز زۆر جار ئەو ململانەی کە لە نێوان ئەمانەدا هەیە ئەم ململانەیە لەگەڵ ئەحزابی تر نییە بۆیە هیچ کات ئەمان هەمیشە لە ململ بۆیە مەسەلەن تا لە کوردستان ماوەیەک ماوەیەکانی ساڵانی پاژنەهۆت و ئەمانە زۆر لەسەر یەک مزگەوت ئەوانەی خاوەن ئایدۆلۆژیا یەک ئاین بوون لەگەڵ یەک بەشەک داهاتن یەک شت وەڵێ هەمووشیان سەر بە یەک ئاین بوون ئەو دیگە مزگەوتە ماڵی منێت و دیگە نائینە بۆ کارەکەی مەسەلەکە ئایدۆلۆژیا بۆ کەس مامۆستا بەم پێت وایە ئایدۆلۆژیا بچووکردنەوەی دینە لە قاڵبە یا لە قاڵبداینی مەفاهیمە دینەکانە بۆ کۆمەڵ و مستەڵەحات بێگومان لە ڕوانگەی منەوە لە قالبدانی بچووکردنەوەی دینە ئیمان فراوانترە چواسان ئیمان لە قالب نادرێت ئیمان ئەوە نییە تو لە کتێبدا فێک بی بەڵام لە عقیدە کەسەکە لە کتێبدا فێک دەوێت ئەوە دەکرێت کەسێک عقیدە دەخوێندرێت بەڵام ئیمان ناخوێندرێت چکە ئیمان بابەتێکی وجودی و ئەزمونیە ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵ ڕووداوەکانی ژیان اینجا کەسێک کە خۆی ئیمان دەهێنێت متەتەویعان بەڵام عقیدە ڕەنگە کەسێک کۆمەڵە کەسێک بهێنی دەرسی عقیدەیان پێ بڵێ ئەو عقیدەیەوە ئەوە وایە و زیاتر دەچێتە بازنەی زەهنەوە لاستێ لەم سەردەمەدا ئەگەر بە درێژایی مێژووی ئیسلام بگەڕین بەقەی ئەم 50 ساڵی ئەخیر ئەگەر ڕاستی بڵێنە ئەم 100 ساڵی ئەخیر باسی دەوڵەت نەکراوە یا باسی سیاست نەکراوە لە دینە پێت وایە بۆ مەسەڵی دەوڵەت و سیاست لە ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسیای جەق کراوەتەوە لە کاتێکە لە ماوەی 1300 ساڵشتیوان نەبووە خۆی بێگومانێنی ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی دایمەن هەوڵی ئەوەیە لەو ڕێگا بگات بەدەسەڵات و کاتێک کە دەگەن بەدەسەڵاتی تر خۆیان پێ لە هەم کەسێک ڕاستکە بیوغای تریان پێ قبول ناکرێت واتە مەبەستەکە زیاتر گەیشتن بووە بەدەسەڵات مەبەستی تریان لەبی کردووە ینی ئەوەی کە مەبەستیان بووە بە ناو خۆیان دەڵێن خزمەتکردنی ئاین لە حاڵێکدا پێچوانە بۆتە بۆ تۆ خزمەتکردنی خۆیان بە ناوی ئاینەوە دەکرێت بڵێن بە ناوی ئاینەوە هەندێک زار کۆمپانیایان دروست کردووە تو خۆیانیان پێ دۆڵەمەند کردووە خۆیانیان پێ گەیاندووە تا
زۆر شت. يعني باب من بابي موصل ايديولوژیا کە ئەمێ زۆرتر لەو بارەوە قسە بکەم لە ئێستادا ئەگەر دیقەت بین بە درێژایی مێژووی ئیسلام بەڵێ چەند کتێبێکمان هەیە مەسە ئەحکامی سوڵتانی پێوترانێ لە 5-6 کتێب دەرنەچەوەی بەڵێ من لە خاڵم دابێ بینی بێتم ینی بەڵام بە ملیۆنەها کتێبمان هەیە باس لە شریعاکە بەڵێ ینی لە باس لە دەوڵەت صفر و ئەتوانین بڵین 1,000 نییە بەڵام لەم سەردەمایە ئەتوان بڵین 1970 باسی دەوڵەت و سیاست و ئەمانەکە بێگومان وە ئێستا هۆکارەکەی ئەوەیە تەڵەن سەردەمەکانیش دەور دەبینی و گۆڕان کا و گۆڕان کاریانش کە ڕووی داوە تو کۆمەڵە کەسە تشپەیە بووە هەوڵی داوە ئیسلام لە قالب بدات ینی کاتێکە لە ئیسلام لە قالب دەداتەوە ئیسلام کۆ دەکاتەوە لە گروپێکی سیاسیدا بێگومان هەوڵ دەدات بجۆرێک ئیسلامێک بخاتە ڕوو کە ئیسلام لەگە سیاستدا هەم دەگونجێ و دەشکرێ ئیسلام بگاتە سەر دەسەڵات بەو پێی کە خۆی دەیەوێت بێگومان لە قالبدانی ئیسلام و خستنێ و بازنەیەکی سیاسی من پێم وایە نی زیاتر زیان بە خودی ئاینەکەش دەگەینێت بخێتە قاڵبی سیاستەوە مەبەست بێگومان چکە دنیای سیاست دنیایەکی زۆر ئاڵۆ زۆر متەغەیرە بەڵام ئەستی دین نکرە من کە ئیمانە من عەقیدە بابەتە چیترە وەکوتمان کە دەڵێ ئیمان بابەتەکە فراوانترە قابلی جیهانی دڵە جیهانێکی بێسنوورە بەڵام عەقیدە جیهانەکەی زۆر سنووردارە زۆر بابلین کورتکردنەوەیە بەڵام ئیمان هەتا لە عەقیدەدا شەخصپەرستی بوونی هەیە تەصدیق بۆ قسەی بەڕێزت بزن کە عەقیدەی با بڵین ئەشعەریە خوێنیتەوە بۆ نمونە باسی ئەوکە بەشێک لە عەقیدە باسی ئەوکە بێ باوەڕمان وایە بێ ئەبوبەکر یەکەم خەلیفەیە و عومەر دووەم خەلیفەیە و عوسمان سێیەمەوە عەلی چوارەمە ئەوە عیلاقەی بەسەر عەقیدەوە چێ شتێکی سیاسی نییە دەکرێت ئەمە بەڕەهەندێکی سیاسیشی هەبێت لە هەمان کاتدا ڕەهەندی تریشی هەبێت ئیتر ئەمە هاتوون ئەمایان تەوزیف کردووە بۆ بابەتێک کە خۆیان مەبەستیان بووە بەکاریان هێناوە ئەسەن ئەمەکەی مەوزوع ئەمە شتێکی مێژوویە ڕووی داوە پێویست ناکرێت جارشتر بێ ئەو مەوزوعانە زوندوو بکرێتەوە دوای ناکرێت لەسەر ئەوەی دوو ناو بەهۆی پێشکەوتون و دواکەوتنی دوو ناو ئێمە یەکتر بکوژین یان ڕقمان لە یەکتر بێتەوە ئەوە ئایدۆلۆژیا بێگومان چکە بۆتە ئایدۆلۆژیا سزاوەی لە ئایدۆلۆژیادا لە عەقیدەشدا شخصی داڕێژەری ئایدۆلۆژیایان عەقیدەکە شخصەکە دەپەرسترێ ینی شخصەکە بە دەرەجەی کەم بێت بالمناسبە لە ئیخوان ئەوە نەی باسی حەسەن بە ناکرێت چارەکی باسی پێغەمبەر ناکرێت ئەوەی ڕقەمیەک لە ناویان دەوەک دەبینێت داڕێژەری ئایدۆلۆژیایەکەیە بۆی ئەوان هەموو گەڕاندنەوەیان بۆ داڕێژەری ئایدۆلۆژیایەکە بە جۆرەکان ئەوانەی کە پەیڕەویان لەو ئایدیایە کردووە دێن داڕێژەری ئایدۆلۆژیایەکە پیرۆز دەکەن مقدسی دەکەن وەکو وایە وەکو دەگوترێ مەعسووم بێت و ئیتر دین لەوە سەری هەڵداوە ئیتر ئەمە هەم لە ئایدیا هزگیەکە فەلسفەکانیش ئەمە ڕوو دەدا هەم لە ئایدیا ئیسلامیەکانیش ئەمە ڕوو دەدا هەتا لە لای موفتیزادەکانیش ئێستا ئەم دەردە پێیا بووە ئەوان هەموو شتێکیان دەگەڕێنەوە بۆ موفتیزادە لە حاڵێکدا موفتیزادە خۆی ئەمەی ڕەت کردوتەوە وتێ ئەمان لە دوای من مەکەنە بتێک چکە بینیتە ئەمە کارەساتە چکە تو لە زیاوی خوا بپەرستی بەس مامەسە پێتوانێ هەر بە تەبیعەت مرۆڤ حەزی لە بە ئایدۆلۆژی کردنە شیعە بۆچی حسێن ئەکەنە ناسنامەی خۆیان بۆی ئایدۆلۆژیایەک جاکەنەوە بمێننەوە مەسەڵەن سونە عومەرەکەنەوە خۆی ئاخر ینی مانەوە لە پێناوی چێ مەسەلەن من لە پێناوی چ ببینێمەوە ئەگەر ئاین ڕەهەندێکی ئیلاهی هەیە ئاین هاتووە بۆ خزمەتکردنی ئینسان یاخود بۆ خزمەتکردنی ئایدۆلۆژیایەکی دیاری کراوە توان ئاین هاتووە بۆ خزمەتکردنی ئینسان بەڵام ئەگە ئاینمان هینان لێو ئایدۆلۆژیا یان دەبی خەڵک خزمەتی ئەو ئایدۆلۆژیای وەک دەرکەوت لەم بەرنامەیەدا لە قاڵبدانی ئاین لە ئایدۆلۆژیایە یا لە عەقیدەیە بچووکردنەوەیەتی بەڵکو کارەسات دەخڵقێنێ ئەو دوژمنایەتی و خوێن ڕشتنە دەگەیەنێ کە لە مێژووی ئیسلام و لە ئێستا دەیبینی